لە شەقامێکی جەنجاڵ و پڕ لە هاتوچۆی ڕێبوارانی شاردا خانوویەکی کۆن سەرنجت بۆ لای خۆی ڕادەکێشێت کە گوزارشت لە مێژووی فرەڕەنگی سلێمانی دەکات. ئەوەش گەلەری ئاریە. گەلەری ئاری لەلایەک گەلەری و لەلایەکی تر کافتریا بۆتە پەناگەیەکی ئارام بۆ ئەدیبان، کتێبدۆستان و ڕۆشنبیران لە شەقامی مەولەوی. ئاری حەمە خاوەنی ئەم گەلەریەیە. ئەمە شوێنی ئیشمە، شوێنی کەسابەتمە وەکو گرافیک دیزاینەرێک دەستم پێکردو بە ئیش، بەڵام بە حکمی شوێنەکە پێشتر ماڵ بووە، ئەوەی هەڵەگرت بکرێ بە شوێنێک بکرێ بە گەلەریەک کە تا خەڵک بیبینێت. شەقامی مەولەوی پێشتر ژیانی تیا بووە، کۆڕ و کۆبوونەوەی تیا بووە، بەرکەوتنی خەڵکی تیا بووە. ئێستا وردەوردا گۆڕاوە، شێوازەکەی گۆڕاوە، بۆیە بە باشم زانی بکرێ بە شوێنێک مۆرکی شارەکەی پێوە بێت تا ڕادەیەک. ڕێبوارێک یەت کە ئەچێتە سەرەوە ئەبینێت، گۆڕانکارەکە ئەبینێت، هەست ناکە لە شەقامێکی جەنجاڵی مەولەویە، بۆیە لەو ڕۆ زۆر دڵخۆشم. ئەمەوێت ئەو بایانە لەگەڵ خۆیان بمبەن کە پاڵیان بەو چارۆکانەوە ناوە. ئەم کۆڕە شعریەی هیوا قادر یەکێکە لەو کۆڕە ئەدەبیانەی کە گەلەری ئاری لە خۆی دەگرێت، بەشێک لە هونەردۆستان و خۆشەویستانی ئەدەبی لە خۆی کۆ کردوێتەوە. گەلەریەکان لە ناو شارە جۆرێکن لە چاوی شارەکان. چاوی شارەکان بەوەی کە ئەتوانن کولتوری شار پیشان بدەن. بۆیە من خۆشحاڵم بەوەی کە ئەم ئێوارەیە لێرەم و ئەو دەستە بژێرشی کە لێرەن ئەوانن کە نزیکی دنیای ئەدەب و خوێندنەوەن. میوانان چالاکیەکە بە بەشێک لە فەرهەنگی ڕۆشنبیری و پێشکەوتنخوازی دەزانن و پێیان وایە دەبێت سلێمانی کەلتوری دێرینی خۆی بەم چالاکیانە بپارێزێت. لە ڕاستیە لە ئێستا ئێمە زۆر پێویستمان بەم جۆرە لە کارە، هەتا بتوانین ئەو کەلتورەی کە هەمومان پێی ڕاهاتوین، جەوی مەدەنیە، جەوی ئازادی خوازی، جەوی پێشکەوتن خوازی لە شاری سلێمانیە لەلایەن هونەرمەندان، شانۆکاران، سینەماکاران، کەسانی ئازادی خواز هەمیشە زیند و ڕابگیرێت. ئەوەی گەلەریەکە گرنگی پێدەدات چۆنیەتی چالاکیەکانە کە دەبێت کۆمەڵێک پێوەری تایبەت بە گەلەریەکە لە خۆی بگرێت. ئاری حەمە دەڵێت ئامانجمانە گەلەریەکە لە داهاتوودا فراوانتر بکەین. چالاکیەکانیشمان ناوبەناوە، بۆ نمونە جاریوە هەیە مانگێک جارێک یان لە مانگێککە چەند چالاکیەکمانە بێت، بەڵام زۆر تەرکیزەکەینە سەر ئەوەی جۆرەتی چالاکیەکان زیندوو بێت، مۆزۆعی بێت، با بڵێن خزمەت بێت بە ئەدەب یان بە هونەری شارەکە. ئەمانجمان هەیە گەلێرەکە فراوانترکەین، حتمما بە پشتگیری، بە هاوکاری معنەوی و مادیش ئەگرێتەوە. دەمێنێتەوە بڵین لەگەڵ ئەوەی سلێمانی چەندین گەلەری و ناوەندی فەرهەنگی و کەلتوری لە خۆی گرتووە کە سمبولن بۆ ناسینەوەی شاری ڕۆشنبیری، بەڵام هاوشێوەی گەلەریەکەی ئاری حەما کە من لە شارەکەدا کە خۆویستانە خزمەت بە شارەکە دەکات. سنوورکەری، دەنگی ئەمریکا، سلێمانی. دڵم بچێتە ناو سینەی جوانویەکەوە کە بۆ یەکەم جار لە مێژێکی سەوزە سم کۆڵانەکە.